بەڕێزەکان و خوشکە بەڕێزەکان کە ژن و مردی یەکن بەڕاستی پێویستە ڕەزیل نەبن، چروک نەبن لە ئیحتیرام و ڕێز بۆ یەکتری. برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، کاتێک کە پیاوەکەت لە ماڵە، ژنەکەت لە ماڵە، هەردووکتان ئیحتیرام و ڕێزی یەکتری بگرن. و هەتا کاتێک کە دەڕواتە دەرەوە پیاوەکەت دەڕوا کەسابەتێ بۆ تۆ دەکات و کاتێکیش کە دەگەڕێتەوە خۆشە، پیا و پێی خۆشە کوردوەتەنی ئەگەر ژنەکەت هاتیتەوە بە خێراتنێکی کردی هیلاکی و ماندووبوون دەرەچی، خۆ کەم ناکەی خوشکە بەڕێزەکەم، بڵێ بەخێر بێتەوە خۆشەویستەکەم، گیانەکەم، کەم ناکەی، خۆشەویستە بی. وەڵڵاهی شتێکتان پێ ئەڵێم، وەڵڵاهی پیا و ئەگەر ژن لەگەڵیا زۆر باش بێ، بەعام باسێک ناڵم 100% هەشە پیا هەیە لارە قەت ڕاست نابێت. پیا و ژن دەتوانێت کۆنتڕۆڵی بکە، دەتوانێت ئاوا بیسۆڕێنێتەوە، بەس ڕۆژێکە و دە ڕۆژ نایکە. پیا و بەعام لەو مەسەلا لاوازە، زوو تەسلیمی ژن ئەبێ، ژنەکە باسم خێزانی خۆت ئەڵێمە بەسمە. بۆیە وەڵای ئەتوانێت بە لەفزی شیرین خوشکە بەڕێزەکەم ئەتوانی ئەو پیاوەت بگۆڕی. بەڕێز بن، سەیری کەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە هاتووە، عائیشەی خێزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە جوانی گوێ بگرین. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ماچی هەندێک لە خێزانەکانی خۆی ئەکرد، دەستنوێژی کردووە. دەستنوێژ ئەگەر دەست و بەر خێزانەکەت بکەوێ بەپێی کۆمەڵێک حەدیث یا هەتا ماچی خێزانەکەیشت بکەی دەستنوێژەکەت ناشکێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم أفمن كان يقبل بعض أزواجه ثم يصلي ولا يتوضأ، ما چی لە هەندێک لە خێزانەکانی ئەکرد پاشان دەڕۆی بۆ مزگەوت و دەستنوێژیشی نەئەگرتەوە. سەیریکە ئەمە خواحافیزیەکە لە خێزانەکەی خۆت، ماچی ئەکە و ئەڕاتە دەرەوە بۆ مزگەوت. ئەمە خۆشەویستی تایە، پڕە لە ئیحترام و خۆشەویستی، واتە خواحافیزیەک لە خێزانەکەی دەکات، بەڵام پڕە لە خۆشەویستی. تۆ مناڵی خۆت ماچەکەی خۆشەویستیە، مناڵی خەڵک ماچەکەی بە هەمان شێوە. با ئێمەش ئاوا بین، با هاوشێوەی پێغەمبەری خوا بین صلی الله علیه وسلم، با چوونە دەرەوەمان خواحافیزەکانمان هاتنە ژوورۆمان پڕ بێ لە ئیحترام و خۆشەویستی. ئینسان با چەندێ بەڕێز بێ بەخوا زەرەر ناکات، خۆ ئاگاداری هەموو شتێکە. وەڵڵای پیاوەکەشت خراپ بێ، ژنەکەشت خراپ بێ، تۆ بەڕێز بە لەگەڵ یا خوا بەخێر و پاداش بۆتە نووسێ. ئیتر تۆ چی باکتەیە؟ لای خوا بە چاکە بۆت نووسراوە، بە قسەی خۆش مار لە کون دەرەکەی. بۆیە سەرکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خواحافیزیەکی کردو پڕە لە ئیحترام و ڕێز و خۆشەویستی لەگەڵ خێزانەکەی خۆیدا، لەگەڵ خێزانەکانی خۆیدا. با ئێمەش بەو شێوەی بین، چونکە هاوسەرگیری بەڕێزان، هاوسەرگیری وەکو چی وایە؟ وەکو سەیارە وایە، وەکو زەرعات و مەزرعە وایە، وەکو خانوو وایە، پێویستی بەوەیە ئیحتیمام و گرنگی پێ بدرێ. خانووی دروستکە و چۆڵی بکە و 4-5 ساڵ مەڕۆ ناوی، بزانە دەمووی داناڕزێ، باخەکەت ئاوی مەدە وشکە بێ، سیارەکەت ئیهمالی بکە، مەکینەکەی هەڵەسێ و وێرانە بێ، هەموو شتێکی تێکەچێتە ملیەکە. نا، ئەبێ خزمەتی کێ. ژن و مێردایەتیش واتە خزمەتکردن، پێویستە خزمەت هەبێ، ڕێز و حرمەت و خۆشەویستی هەبێ. هیوادارم کە ڕۆشتن بۆ ماڵ گۆڕانکاری بەسەرتان نەهات بێت. مەڵێ بەخواب نایکەم، من عەشایەرم نایکەم. تۆ عەشایەرمە بە تۆ مسلمانی مسلمان، عەشایەرێکی مسلمان بە، گوێڕالی خۆ پێغەمبەری خوا بە صلی الله علیه وسلم بەوە ئەیبیتەوە. بەیانی با کە لار بیتەوە جەڵدە لێتیدا دەمت گێڕ بوو، باش نەکەت خزمەتت کە. زۆرێکمان بینی لە بەتەمەنەکان فەقیرە جەڵدە لیانیدا کەوتن، ژنەکانی حەقی بەسەریانەوە، بەخوا حەقی گەنجێتی لێکەمە، زۆری لێم داوە، زۆر عەزێتی داوم، تۆڵەی لێکەمەوە، بەخوا حەقم نییە بەسەری خزمەتی ناکەم. وا مەکە، دوای ڕۆژێک دێت تۆ داماوە بی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوە فێرمانی کردووە لە بەرامبەر ژنەکانمان یان بەرامبەر پیاوەکانیش بە هەمان شێوە چروکی نەکەین لە خۆشەویستی و ڕێز و حرمەت و ئیحتیرام.